ئێمە لەسەر ڕاستپاردەی جەنابی پارێزگار و هەروەها بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی دەستگای خێرخوازی بارزانی چەند ڕۆژێکە کەمپینەیەکمان ڕاگەیاندووە لە ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر بە خۆشحاڵیەوە و بە سوپاسەوە هەموو بازرگانان و خاوەن کۆمپانیا و پیشەوەر و پیشەسازان بەدەنگ بانگەوازەکەی ئێمەوە هاتن و ئێمە توانیمان لە قۆناغی یەکەم 17 بار هەڵگری گەورەوە لەگەر بڕێک پارەی نەختینە 50 ملیۆن پێشکەشی دەستگای خێرخوازی بارزانی بکەین و لە قۆناغی دووەمیشدا ئەمڕۆ 12 بار هەڵگری بچووکمان هێناوە کە ڕادستی دەستگای خێرخوازی بارزانیمان کردووە وەگەرکێکی نیشتیمانی و نەتەوەی هەڵساین بەو کەمپینەیەوە و بەڕاستی دەمەوێت لێرە دووبارە و سێبارە سوپاس و پێزانینی خۆم ئاراستەی هەموو ئەو برا و خوشکانە بکەم کە لە چەند ڕۆژی ڕابردوودا هاوکاریەکانیان گەیاندۆتە ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر بەڕاستی هەولێری خۆیان نیشاندا سوپاس و پێزانینم هەیە لە بۆیان کە هەمیشە ئەوان پێشەنگ بوونە و دەست پێشخەر بووینە لە یارمەتیدانی لێ قەوماوان و بەدەنگ ئەو خەڵکانەوە هاتوون کە لە لێیان کاگەی لە وردەکاری ئەو کەلوپەلانە هێنابووتان کەلوپەلی خواردن بوو لەسەر خواستی خەڵکی ڕۆژاوای کوردستان بووە چ شتێکیان پێویستە ئەو کەلوپەلانەی کە ئێمە هێناومانە پێداویستی سەرەتایین بە تایبەتی خۆراک و خواردنەوە و هەروەها شیری منداڵان و پێداویستی منداڵان کە زۆر پێویستە هەروەها دۆشەگ و بەتانی و ئەو بابەتانە بووە کە بە لیستێک دراوەتە ئێمە کە پێویستەکانی کوردستانی ڕۆژاوە لە ئێستادا ئەوانن ئێمە لەسەر ئەو لیستە ئەو کەلوپەلانەمان ئامادەکردن. کۆتاییتان بەو هەڵمەتە هێنا بوو کۆکردنەوەی کۆمەک هاوکاریان بەردەوامە تاکو ئێستا بەردەوامە جەنابی پارێزگار هەر کاتە گوتێ ڕاوەستن ئەوە ئێمەش لەسەر فەرمانی جەنابی پارێزگار وەستاوی.